دوو پڕجموجوڵ لە زۆر بواردا دێتە پێشچاو. هەر ئەمە شەوای کردووە کە ئەم شارە بەردەوام لە گەشە و فراوانبووندا بێت. لە ئێستادا چەندین بنکەوناوەند و سەنتەری جۆربەجۆری تایبەت بە توێژەکانی کۆمەڵ لەوێدا بوونیان هەیە. سەنتەری چالاکی گەنجانی ڕانیەش جگە لە خزمەتە بەرچاوەکانی بە گەنجانی ڕانیە ڕوویەکی گەشی بە شارەکە بەخشیوە. ئەم سەنتەرە لە ڕۆژی 15 ساڵی 2001 لەلایەن ناڵپارێزی کوردستانەوە دامەزراوە و تا ئێستاش هەر لەلایەن ئەم ڕێکخراوە سەرپەرشتی و هاوکاری دەکرێت. سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە پرۆژەیەکی منداڵپارێزی کوردستانە. مەبەست لەم پرۆژەیە زیاتر گرنگیدانە بە خەون و بەهرەی گەنجان، هەوڵدانە بەوەی بتوانین بە شێوازێکی سەردەمیانە گەنجان بتوانن وەک چۆن دەڵێ ممارەسەی خەون و بەهرە و تواناکانی خۆیان بکەن. ئێمە لەم سەنتەرەدا کۆمەڵێک چالاکی بەردەواممان هەیە لە بەشەکان کە ئێوە خۆتان لە میانەی ڕیپۆرتاژەکەتان بێگومان کار و چالاکی بەشەکان دەبینن کە هەرێک لەو بەشانە کۆمەڵک گەنج تێیدا سوودمەند دەبێ و ڕێژەیەکی دیار لە کوڕ و کچان تێیدا سەردانی دەکەن و تێیدا بەهرەمەند دەبن. جیا لەوە سەنتەری گەنجان لە ماوەی 3 ساڵی تەمەنی خۆیدا کە لە ڕانیە کراوەتەوە سەرباری بەرتەسکی بینا و سەرباری کۆمەڵێک گرفت، بەڵام توانیمانە بە کۆمەڵێک چالاکی دەنگی گەنجی ئێرە وەک چۆن دەڵێ خەونی گەنجی ئێرە لە بواری جێبەجێکردندا لە کۆمەڵێک چالاکی دیاردا بنەخشێنین. ساڵانە پێشەنگای فۆکلۆریمان هەیە کە دەمانهەوێت گەنجان لەگەڵەوەی تا چەند لامان گرنگە گەنج فێری ئینتەرنێت و کۆمپیوتەر بێ هێندە شەوڵمانداوە گەنجان بە شێوازێکی سەردەمیانە و تازەتر ئاشنابن بە کۆمەڵێک وەک چۆن دەڵێ ئاشنابن بە کەلەپورەکەی خۆشیان بۆی بتوانن بە شێوازێکی سەردەمیانەتر گوزارشتی لێ بکەن. ساڵانە فیستیڤاڵی کەلەپوریمان هەیە لە بۆ نەو یادەکان بە تایبەت لە بڵین شەوانی سەری ساڵ یا لە یادی نەورۆز لە زۆربەی یادەکان هەوڵمانداوە کار و چالاکی هونەریمان هەبێ. تا ئێستا لە مێژووی ئەم سەنتەرە 3 فیستیڤاڵی گەورە بە ئەنجام گیراوە کە هەرێکێک لەم فیستیڤاڵانە زیاتر لە 10 ڕۆژ کار و چالاکی تێدا بووە. ئەم چالاکیانەی ئێمە هەوڵمانداوە چالاکێکی تەقلیدی نەبێ، یعنی ئێمە لە ناوچەیەکدا دەژین لە قەزایەکدا دەژین هەوڵمانداوە گەنجی ئێرە بتوانێت خاوەنی دەنگی خۆی بێ. ئێوە خۆشتان دەزانن دروستبوونی دەنگی گەنج توێژی گەنج ئەو توێژەی کە دەتوانێت کۆمەلگا بگۆڕێ ئەمە زمینەیەکی دەوێ، ئەمە وەک چۆن دەڵێ کاتێکی دێ بۆ پێگەیشتنی بە خۆشحاڵیەوە من دەڵێم لە ڕانیە دەنگێکی باش لە ڕانیە حەزێکی باشی ئیشکردن کۆمەڵک گەنجی دیار هەیە کە دەیهوێ ئیش بکە لە دەرگادەدا دەیهوێ بێتە ژوور دەیهوێ وێنەی دنیا کێشێکی تر ئەو خەونی پێوە دەبینێت. لێرەوە من لە ناو پرۆژەی سەنتەری گەنجان هەوڵمان داوە لە کۆمەڵێک بواری هەمەلایەندا کار بکەین. کۆمەڵک کۆرسی بەردەواممان هەیە هەر لە زمانی ئینگلیزی و زمانی فارسی و خولی دڵمان هەوڵمان داوە چالاکی بگوازینەوە بۆ دەرەوەی شار بە نمونە چوین بۆ گوندەکان چوین بە نمونە لە گوندێکی وەکو جەلکان ئاهەنگی گۆرانیمان سازداوە، چەندین خولمان بردۆتە بە نمونە شوێنێکی وەکو چوار قۆڕنا. جیالەوە ئێمە لەو ساڵدا هەوڵماندا گەشەیەک بە سەنتەر بدەین، بەشی ئینتەرنێت و بەشی ستۆدیۆ دوو بەشی دیاری سەرۆکی حکوومەت بوون. هەوڵماندا لەمیشدا شتێکی تەقلیدی نەکەین بۆیە گەنجان بە شێوازی خول ڕادەهێنرێن بۆی بتوانن سوود لە ئینتەرنێت و لە ستۆدیۆ ببینن. لە گشتیدا ئامانجی ئێمە لەم سەنتەرەدا دروستبوونی توێژێکی تازە و بە دەرکەوتنی توێژی گەنجانە. دەمانهەوێت گەنج وەک خۆی بیرکاتەوە، دەمانهەوێت گەنج لە قەید و شەرتەکان بێتە دەرێ، دوور لەو بەستەڵەکانەی، دوور لەو ڕێگرانەی، دوور لە هەموو ئەم شتانەی کە دایان هەوێت گەنجان بە ئاخنە ناو چوارچێوە تاریکەکانەوە. بەشی ڕاگەیاندنی سەنتەری چالاکی گەنجان کە چالاکترین و دیارترین بەشی ئەم سەنتەرەیە هەموو ئێوارەیەکی پێنجشەمە لە ناوباخچەی سەنتەردا کۆڕ و سیمینار بۆ گەنجانی شاری ڕانیە و شارەکانی تری کوردستان ڕێک دەخات و هەروەها لە ڕێگەی ئەم بەشەشەوە
ساڵانە فیستیڤاڵی تایبەت بە ساڵیادی سنتەر ڕێک دەخرێت. بەو پێی کە شاری ڕانێ مێژوویەکی دێرینی هەیە و ژمارەیەکی زۆر گوند لە چواردەوریدا هەیە، لە مانگیسەی هەموو ساڵێکدا فیستیڤاڵی کەلەپوری ساز دەکات و لە بۆنەکانی سەری ساڵ و جەژنی نەورۆزیشدا بە هەمان شێوە ئاهەنگ دەگێڕێت. ڕاگەیاندن توانیوانە کۆمەڵێک کاری باش بکەین، کۆمەڵێک چالاکی باش بکەین کە لێرەدا ئیبداع بووە. یەکێک لەوانە توانیمانە هەموو سەری ساڵی تازە ئاهەنگی خێزانی بکەین و ڕۆژانەش کاری تازەمان هەیە. دەتوانین لە ژووری پەخشکە پێشتر ئێوە خۆتان وێنەتان گرتووە بە کامێراکەی خۆتان، ئیدی لەوێدا کۆمەڵێک فیلمی هەمە زۆر و کۆمەڵێک گۆرانی نمایش دەکرێت کە دوزار گەنجەکان خۆیان دەتوانن قسە لەسەر ئەو فیلمە و گۆرانیانە بکەن کە بزانن تا چەند لەگەڵ ئاستی گەنج و تا چەند لەگەڵ گەنج دەگونجێ. ئەیوە ئێمە هەموو ڕۆژانی پێنج شەمان لێرەدا لە باخچەی سنتەر کۆری ڕۆشنبیریمان هەیە لەسەر هەموو ئەو بابەتانەی کە گەنج دەتوانێت سوودی لێوەربەر بگرێەوە. توانیمانە گەنج ئاشناکەین بە کۆمەڵێک شتی تازە و کۆمەڵێک بابەتی تازەوە، توانیمانە سوودێکی یەکجار زۆر بە گەنج بگەێنین و دیارە ئێمەش بێ کەم و کوڕینینە لەو مەسلەیەدا، بەڵام کە گرفت تاکە گرفت کە هەمان بێ نەبوونی بینایەسا ئەو بینایی کە ئێمە تێداین لە ژوورێکدا سێ چوار بەشی لەخۆ گرتووە و هەم لە بەشی پەخشرا کە دوو بەشی تێدایە، هەم بەشی پەخش و هەم شەترەنجووە، هەم ژووری ڕاگەیاندنیش کە ژمێریاری و خۆیەتی و 2000 ڕاگەیاندنیش تێدایە. بەشی ئینتەرنێتی ئەم سەنتەرەش کە بەشێکی گرنگە توانیویەتی لە ڕێی ژوورە جیاوازەکانیەوە کۆڕی ڕۆشنبیری بۆ گەنجانی ئەم دەڤەرە بگێڕێت. ماسما گەنجێکی زۆر لەم شارەیە سوود ئەبینێت لەم سنتەرە و هەروەها ئەم سەرەنتەرە توانیوێتی سوودێکی زۆر بە گەنجان بگەێنێت و هەروە جیاوازێکی تەواویشی هەیە لەگەڵ بازارە. بێگومان گەنجێکی زۆر کۆکردێتەوە لە خۆی. هەروەها شەوانەش لە ژووری پاڵتاک غورفەیەکی تایبەتی هەیە، بێگومان زوو شەوانەش کۆڕشتیوە ئەبەسرێت هەموو گەنجانی ئێرە هەم بۆوانەی دەرەوەی وڵات توانیوێت سوودێکی باش وەربگرن. بەشی ستۆدیۆ و بەشی مۆزیکی سەنتەری چالاکی گەنجانی ڕانیا دوو بەشی چالاکن و بەردەوام لە هەوڵی پێگەیاندنی گەنجانی ئەم شارەدان. لە ڕێگەی ئەم ستۆدیۆوە چەندان فیلم کارتۆن و گۆرانی و فیلم لە زمانی بیانیەوە وەرگێڕاوتە سەر زمانی کوردی. جگە لەمەش هەوڵی بە کلیپکردن و تۆمارکردنی گۆرانیان داوە بۆ گەنجانی شاری ڕانیا. دیارە کارەکانی بەشی ستۆدیۆ لە گەشتیە تەرجەمە و کاری دۆبلاژە بۆ فیلم و فلام کارتۆن و هەروە تەرجەمە و کاری کۆمپیوتەریە بۆ گۆرانی. بەدەر لەمەش تەسیلکردنی مۆزیک و گۆرانیە و ویسانەوە بەدەر لەمانش پرۆژەیەکمان هەیە کە نابینان دەگرێتەوە، ئەمیش تەسیلکردنی بابەتی زانستی و فەرسەفی و هەروها چیرۆک و ڕۆمانۆمان. دیارە بەشەکەی ئێمە وەکو بەشی مۆسیقا لە سنتەری چالاشی گەنجانی ڕانیا یەکێکە لە بەشە هەرە گرنگەکانی بە حکومەوەی کە بڵێن مۆسیقا هونەرە ئاڵۆزەیەکە وا بە سادەی و بە ساکاری ناتوانین پێدا تێپەڕبین. بەڵێن وەکو بەشەکەی ئێمە وەکو بەشی مۆسیقا تا چەند کاریگەری هەبوو لەسەر گەنجانی سنوورەکەمان و ناوچەکەمان. دیار لەوەدا گومان نییە کە کاریگەری هەبوو بەقەت خۆی، بەڵام دەکرێمە لێرە ئاماژە بۆ بکەین کە گەنجانی ئێمە کەمتر دەپڕژێنە سەر ئەو سەرکارە هونەرەکان یان کەمتر ئەم دەرفەتیان بۆ دەرەخسێت، باڵێن بەهۆی ئەوەی کە خوێنکارن یان بەهۆی ئەوەی کە ناوچەکەمان ناوچەیەکی
شت و کاڵی و شتی لە بابەتەیە گەنجانی ئێمە وەکو پێویستە وەکو پێویست ناتوانیوە ئەو حەزێکە هەیەە بۆ مۆسیقا بە تایبەت ئێوەدی بێنن بەڵام ئێمە لێرە ئەوکو بەشی مۆسیقایان بەڵام وەکو سنتەری چالاشی گەنجان بەگشتی توانیمانە بەقەت خۆمان یان باڵێن بەقەت توانای خۆمان بەپێ ئەو توانایی کە هەمانە کاریگەری لەسەر گەنجانی سنوورەکەمانیان بەڵێن شارەکەمان دروست بکەین لێرەش ئێستا توانیمانە گروپێکی تازە پێگەیشتوان لەم سنتەرەدا پێبگەێنین و ئەندامان و بابن سوودمەندانی دیکەشمان هەیە هەر لە بەشەکەماندا بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە بڵێن وەختی خوێندنە ئەوانە دابڕاون زارێکی دیکە چکەمان دەزانین کە ئەوانە خوێندکارن و دوا ڕۆژیان لە پێشایی ئیتر ناتوان وەکو پێویست لێرە ئیلتیزام بکەن بە بەشی مۆسیقاوە. سەرەتا بەخێرات نێشی گەرمتان دەکەم بۆ ئێرە یاخوا بەخێر بن زۆر سپاسان دەکەم بۆ بەسەرکردنەوەیە تەمان من وەکو بەرپرسی بەشی کۆمپیوتەر لێرە تا ئەسا چەندین خولمان هەبووەوە توانیمانە سوودێکی زۆر بگەینین بە گەنجانی دەڤەرەکەمان لەو مودەیەکەم لێرەم تا ئێستا نزیکەی 5 تا 6 خولمان بەڕێوەچووە و لە هەر خولێکدا زیاد لە دەگەنج بەشداری کردووە و توانیمانە سوودێکی زۆر بگەینین تەوان کۆمپیوتەر وەکو زانستێکی سەردەم گرنگیشی تایبەتی خۆی هەیە بۆی کە خەڵک بتوانێت فێری بێ بە تایبەتی توێژی گەنج زیاتر گرنگی هەیە چونکە دیارە کۆمپیوتەر لە هەموو مەجالەکان توان سوودی لێوەربگرن سەرڕایەوە لە خوێندنیاندا لە قوتابخانە دیارە دەبێتە منهەج مودەیەشتر وە لە زانکۆکاندا دیسان هەردێتەوە پێشان بۆیە سوودوەرگرتن یان فێربوونی کۆمپیوتەر گرنگیشی تایبەتی هەیە بۆ گەنجان بۆ ئێمە هەوڵمان داوە کە بتوانین زۆرترین ڕێژەی گەنج سوود لە کۆمپیوتەر وەربگرێەوە زۆرترین ڕێژەی گەنج بتوانێت فێری کۆمپیوتەر بێ و ئێمە لەو مەجالدا درێغیمان نەکردووە توانیمانە کۆمەڵە گەنجی باش پەروەردە بکەین و توانیمانە کۆمەڵە گەنج لێرەکانە سوود وەربگرن لە کۆمپیوتەر و تا ڕادەیەک بتوانن فێر ببن. وەکو بە شێوەکاری سنتەری گەنجان کۆمەڵێک کار و چالاشیمان ئەنجام داوە بە کۆمەڵێک گەنج ئیسیفادەیان لەم بەشە کردووە لە سنتەری گەنجانی ڕانیەدا هەروەها کۆمەڵێک چالاکی باشمان هەبووە لە فیستیڤاڵی سنتەردا کۆمەڵێک بەهرەمەندی ناوڕانیە گەنج کە ئیسیفادەیان کردو چەند دەوراتمان کردوێتەوە کە لە هەر دەورەیەکدا چەند ژمارەیەک لە گەنجەکان بەشداریان کردووە و ئیسیفادەی باشیان کردووە بە شێوەیەکی ئەکادمی کاریان کردووە هەم لە ڕووی ئەکادمیەوە و لە ڕووی شێوازەکانی تیشۆ ئیسیفادەیان کردووە لە ئێمە کە وەکو بنکەیەکی هونەری کە لێرە بۆ ئەم گەنجانە ئیسیفادەیەکی باشی هەبووە. بەشی شانۆ لە سنتەرەکەماندا بەشێکی کارایە بەشێکە کە لە سەرەتای دروستبوونی سنتەرەوە دەیان لە کۆ لە کچی شارەکەمان بەشداری لە بەشی شانۆدا کردووە ئەوەی جێی خۆشحاڵیە ئێستا گروپێکمان پێکێناوە لە گروپی کچان کە زیاتر لە دەکەس بەشداری تیا دەکەن بەڵام بەداخەوە ئەوڕۆ قوتابخانە هاتوۆتەوە خوێندکارەکان ئێستا لە مەکتەبەکاندا داوام دەکەن دەنا ڕۆژانە دەکەس بەردەوامی لە
بەشی شانودا بەشداری لە چالاشەکانماندا دەکەن ئەو گروپە تایبەتە بە کسانی شارەکەمان لەگەڵ ئەوەشدا دەیان کوڕی گەنجیش بە هەمان شێوە لە بەشداری لە کار و چالاشەکانماندا دەکەن مشکی ڕۆژانەمان هەیە بەڵام گرفتی ئێمە تەنها گرفتی بینایە دیارە لە ناو ژوورێکی بچووکدا ئێمە پرۆڤەکانی خۆمان بە ئەنجام دەگەێنین زۆر لە بەرپرسانی شارەکان هاتوون بەرپرسانی حکوومەت و دەستگا حکومی هاتوون سەدانی ئێمەیان کردووە گرفتەکانی ئێمە وەک هۆڵ پێمە وتون ئەوانیش کۆمەڵی وعدیان بە ئێمە داوەکە هۆڵە گیانگەلەریەک بۆ شارەکەماندا دروست بکەن بەڵام بەداخەوە تاکو ئێستا نەچۆتە جێگای ئەوەی کە جێبەجێکردن تا ئێستا جێبەجێ نەکراوە ئێمە لەناوی خۆمانەوە سواسی ئەو لانانە دەکەین کە هاوکاریمان دەکەن بۆ ئەوەی بتوانین کارەکەمان سەرکەوتوو بێت ئەگەر بە شێوێکی گشتی باسی یان بە شێوێکی تایبەت باسی کتێبخانە بکەین کتێبخانە بۆ خۆی یەککە لەو بەشە چالاک و چەلنگانی بەشی سنتەری گەنجان ئەم بەشە ڕۆژانە ڕێژەیەکی زۆر بە خۆشحاڵیەوە هەڵبەتە ڕێژەیەکی زۆر لە گەنجی کوڕووکوت سەردانی دەکەن ڕێژەکان تا حدێک دەگاتە 50 تا 60 گەنج ڕۆژانە سەردانمان دەکەن و ئیدی کتێب دەبن ڕۆژنامە دەخوێنەوە بۆ خۆیان سەرخاڵی خوێندنەوەندا وەکەدا بمەسلەی گرفتی گشتیمان ئێمە یەکێک لە گرفتە گەورانی کە ئێمە لە سەرەتای سنتەرەوە هەمانە ینی لەگەڵماندا هاتووە ئەوەیە کە ئێمە بینایەکمان نییە بینایەک بۆ ئاستەی کە ئیدی سنتەری گەنجان بتوانێت سوودێکی باشی وەرگێ گرفتی بینامان هەیە جیاوازی نێوان ئەم کتێبخانەی و کتێبخانەکانی کەدا لە ڕێڕانیە بۆ خۆی دوو کتێبخانەیە کتێبخانەیەکی گشتی هەیە ئەو کتێبخانەیەشیە کە سەر بە منداڵ سنتەری گەنجان و منداڵ پارێز من پێم وایە لە ئەو بەشەی کە سنتەر توانیوێتی ڕێژێکی زۆر گەنج دەخۆی کۆبکاتەوە خوێندکارێک کە بەشداری خولی کۆمپیوتەرم کردووە لە سنتەری گەنجان سوودێکی زۆرم وەرگرتووە لە کۆمپیوتەر و بۆ ماوەی مانگێک بەشداریم کرد کۆمپیوتەر زۆر باشە بەرنامەی وێردمان خوێندووە ئێمە و کۆتایی هاتووە بە خولەکەمان من سوودێکی زۆرم لێ وەرگرتووە و هیوادارم هەموو گەنجانی شارەکەمان بە کوڕ و کچەوە بەشداری بکەن لەم خولانە و هاتوچۆی سنتەریش بکەن لەبەرەوەی سوودێکی زۆری هەیە بەحقیقت سنتەری گەنجان منبعی گەنجانە بۆ بەدیهێنانی خواست و ویستەکانی سنتەری گەنجان دڵنیام لەوەی کە سنتەری گەنجان کۆمەڵێک گەنجی بەهرەمەند یاخود کۆمەڵێک گەنج لە گوارانی کە تا حدێک شارەزایان هەیە وە توانیویانە پێی بە کۆمەڵە شت بەرن بە نمونە لە خولەکانی شێوەکاری یاخود مۆسیقا بە نمونە خولی شێوەکاری یاخود هەڵپارکێ یاخود بڵێن خولی فارسی زمانەکانی تر عەرەبی ئینگلیزی ئەوانە ڕێگە چارێکی باش بۆ گەنجانی شارەکەمان کە بتوانن بۆ خۆیان تا حدێک ئاستی ڕۆشنبیر و کۆمەڵە شتی لەو بابەتانە بتوانن بۆ خۆیان وجودەتیان هەبێت لە پەروەردەکردنی خۆیان من
سنتەری گەنجان بە شوێنێکی باش زانم بە حقات بە قوتابخانەی دووەمی گەنجانی ئەزانم و هیوادارم سنتەری گەنجان درێغی نەکا لە ڕووی گەنجانەوە کە بتوانێت بەرەو ئاسێکی باشتر و بتوانێت خزمەتی گەنجان بکات. سنتەری چالاکی گەنجانی ڕانیە با تەمەنێکی کورت و پڕ لە داهێنانەوە ژمارێکی زۆر گەنجی لە خۆگرتووە کە ئومێدی دواڕۆژێکی پڕ لە داهێنانیان لێ دەکرێت. خۆشەویستانم لێرەدا ڕێپۆرتاژێم جارەمان کۆتایی هات. ڕێزی هاوکارانم قبول بکەن تا دیدارێکتر هەر شاد بن.